بەناوی خوا سلام عەلەیکوم هیوادارم زۆر باش بن خۆشحاڵم لەوەی لە خزمەتانە ئەمە شەو سپاس بۆ زانکۆی سلێمانی بۆ ئامادەکارانی ئەم فستیڤاڵە سپاس بۆی ئەزیز خۆشحاڵم لەوەی کە توانین لەم 15 دقەیان کەمتر لە خزمەتانە شتێک بگەینین بە یەکتری کە ئیسفادەی هەبێەوە بمێنێتەوە لە لای هەمومان طبعاً بابەتەکەی من بریتێ لە بەرپرسیارەتی بەرپرسیارەتی شتێکەی ڕۆژانەیە ئەمە نییە بڵێ دقەیەک بە پرسیارین و دقەیەک بە پرسیار نین خوای گەورەوە خەڵقی کردوین کە بەگشتی هەموو کات بەرپرسیارین بە کورتی لەسەر دوو تەوەری سەرەکی لە بەرپرسیارەتی قسە ئەکەم یەکەمیان بەرامبەر بە خۆتە دووەمیان بەرامبەر بە غەیری خۆتە بە غەیری خۆت خانەوادەیە کۆمەڵگایە وڵاتە مامۆستایانتە خێزانەکەتە هەر هەمووی ئەمێ بە نمونەیەک دەست پێ بکەم یەکێک لەو کەسایەتیانەی کە بەرپرسیارەتی وای لێکرد ئازاری زۆر تووشی بێ تاوان بۆ معلوماتان ئەو کەسەی بەرپرسیارەتی وەربگرێ لە ژیانیا بێ بەرپرسیارەتی ژیانی خۆی هەڵگرێ بەرپرسیارەتی چواردەرەکەی هەڵگرێ ئازاری زۆرە چێژێ زۆر ناڕەحەتە بێ یەکێک لەو کەسایەتیانەی کە بە بۆنەی بەرپرسیارەتی وەرگرتنەوە ناڕەحەتی زۆری تووشە بێ مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕیسە چەند کەس مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕیسە ناسێ دەست بەرزکات ئافەرم دەڵەدە دەور باش ئەوەی نایناسێ ئەستەغفیرڵڵا بکە تەمام باش طبعا مامۆستا عەبدولکەریم دەڕیسی مدەڕیس لە بیارە جەنابیان کە لەوێ فەقێ بن و ئەخوێنن پاش ماوەیەک لەوێ دەرەکرێ بە بۆنەی عادەتێکی زۆر خراپ کە لەم شەعبەیە هەیە غیرە و حەسادەت و بەخالەت و ڕق هەل لە خۆی ڕقی لە کەسێکەیە کە تۆزە لەو شارەزاترە تۆزە لەو عالەمترە تۆزە لەو باڵابەرزترە تۆزە لەو جوانترە تۆزە لەو پارەزاترە ئەمە یەکێکە لە گرێ دەرونیە گەورەکان کە بەشێک لەم شەعبە هەیەی طبعاً زۆربەی شەعبەکان هەیەنە بەڵام شەعبی ئەمە یەکێکە لەوانم دێتە سلێمانی پاش ماوەیەک پاش چەند ساڵی لێرەش دەرەکرێ بەڵام ئەم دەرکردانە مامۆستا عەبدولکەریم مدەڕیسی کرد بەو پیاوەی کە ببێتە مفتی عێراق ببێتە ئەو پیاوەی کە سەدام مەمنونی بێ کە کوڕێکی کوردی کابرایەکی خەڵکی منتیقەی هەورامان ببێتە مفتی هەموو عێراق ئەمە هەڵگرتنی بەرپرسیارەتیەوە هاکە کە تۆ سەرەڕای ناڕەحەتی و دەرکردن و گواستنەوەت و ڕاگوێزانت تۆ هەر قوبوڵتە ئەتەوێ بەرپرسیارەتی هەڵگری کەواتە یەکێک لەو شتانەی کە لە بەرپرسیارەتی خۆمانە هەیە برتێ لە بەرپرسیارەتی عەقڵمان تۆ دانیشتی بە دیار تیکتۆر کەوانێ سێری مەجموعە شتەکەی لە فەیسبوک کۆمەڵێش سێرەکەی لە تویتر کۆمەڵێش سێرەکەی لە ئینستاگرام کۆمەڵێش سێرەکەی ئەبێ پرسیارێک لە خۆ بکەی باوکی من براکەم بەرپرسیاریت لەوەی کە وەری دەگری بۆ چونکە ئێستا عەقڵێکی جەماعی دروست بووە کە ئێمە لە مستەڵەحی سایکۆلۆجیا پێڵین کۆگنیتیڤ بایەس کۆگنیتیڤ بایەس یعنی چی یعنی لایەنگری معرفی یعنی بۆ نمونە من خۆم فەشەلم هێناوە شکستم خواردووە لایەنگریکی معرفی بۆ خۆم دروستەکەم بەڵام هۆکاری فەشەلی من چییە کاکە گیان لەم وڵاتەیە کەسی چی نایە بە هیچ لەم شارەیە کەسی چی نایە بە هیچ تا ڕادەیەک ئەمە ڕاستی تایە واستە هەیە و مەحسوبیەت هەیە و کۆمەڵی کەس لە پێش کۆمەڵی کەسی ترەوەن و یاسا جێبەجێنی ئەمە تەواوە من پێم باشە ئەو گلەیە لە حکومەت نەکەین چکەوازان جەماعەتی حکومەت لێرە نەماون لی نەکەین بۆ چونکە ینی وانە با هیچ نەڵێن ینی نەوەک دوایی بابێن گلەیەکە لە خۆماکەین ئۆکەی بەرپرسیارەتەکەی خۆمان وەرگرین کەواتە خاڵی یەکەم لە بەرپرسیارەتیە فکرەکەی کە هەمانە بریتێ لەوەی کە نەخێر شەرت نییە هەموو شتێک کە ئێمە پێمان وایە شتەکان بە چانسە ڕوایاندا من پرسیارێکەکەم تۆ لای خۆت جوابی بەرەوانە لە مێشکتا لە بەڕۆی مەجال نیە مناقشە بکەین ئایا دڵخۆشی سەعادەت خۆشبەختی بۆ ماوەیە ئەمە عیلمیەن بە چێژنەوەیەکی کوردێسە جوابتە دەمەوە ئایا بۆ ماوەیە ئایا گەر من باو باپیرم کەسێکی بێزاری پەستی دڵتەنگی خەمۆکی دایمە بێزارە لە ژیان بوو بێ ئایا ترەوە بۆ ماوەش بۆ من ماوەتەوە یەکێک لەو توێژەنانەی کە کراوە لە ساڵی 2017 ئەڵێت دڵخۆشی خۆشبەختی لە ژیانە لە 140 بۆ 50 ئەشێ جەنەتیک بێ ئەشێ بۆ ماوە بێ طبعا بۆ معلوماتان ئەم بەحسانە پێ ناوترە ئیڤیدنس بیس ئیڤیدنس بیس واتە جێگیرە و نەگۆڕە نە ئەشێ بگۆڕدرێ بەڵام لە 140 بۆ 50 دانێ لەم بەحسەیە لە 110 ئەگێڕێتەوانێ بۆ هۆکارەکانی چواردەورمان سەروەت و سامان و شەهادە و پارە و دەسەڵات و ئەمانە خۆشبەختی لە 140یان
ئەڵێ بیرکردنەوەکانی خۆمانە هەست و سۆزەکانی خۆمانە بڕیاردانەکانی خۆمانە تێڕوانینمانە بۆ ژیان کەواتە بەرپرسیارەتی هەڵگرتن بەرامبەر بە بیرکردنەوەکانمان گرنگە تێڕوانینت بۆ ژیان چۆنە جەنابەت مەرحەلەیەکی دەرچی بۆ مەرحەلە دوو ئەم هاوینە دەبڕۆ کاکەگیان لا شتێ فێر بە ئۆنلاین شتێ فێر بە چکە شاهدەکەی جامیعە کە ئەدەنێ تەعین نابی خۆی تەعینات هەر نییە بەس لە ئەهلیژیش دەست ناکەوێ پێویستی بە لێهاتوویە فێر بە بەردەوام بە لایەکێ فێر بە ببن بە تەلەبە بە معنای کەلیمە بوون بە تەلەبە ئازار بەخشە زۆر جار چونکە بێ زۆر شت هەیە مامۆستاکە چاوەڕێکی فێرت کە مامۆستای باش مامۆستایەک کە لە خەمی خوێندکارەکەیەتی بۆیە هاوینەکانی هەوڵ بە هەندێک شتێ فێر بە لە دووەم بەرپرسایەتی بریتە لە بەرپرسایەتی عەتف و سۆس دوایی مەڵێ وەڵا عاتیفەم هین بووە دڵمی هین کردووە کچەکە دکتۆرشان تووشی کە ئابە بووم ئاڕێشی ئەومەتێ عەیبە باوکی من عەیبە ئەو هۆیە لە خۆکە نەگبەت نەگبەت دوای ئەکەوی وای بۆ ئەکەیتی وای بۆ ئەکەی دوای ساڵێ لە زەواج جوابی تەلەفۆنەکەی نایەتەوە یەکەم جار نووسێتی حوبی لە مۆبایلەکە دوای نووسێتی یا ڕەبی تۆ بە نابێ باوکی من لەبەرەوە باوکی من یەکێک لەو شتانەی ئێوە کۆڵەوارە بن بەدەستیا ئەو لا دیوار و لادار و چیمەنانەیە کە دانیشی لەگەڵیا بەرپرسیارەتی ئەوە عایدی تۆیە کەس ناتوە کڵاش و کۆفێ بگرێ بەدەستەوە بڵێ کاکە ئادەی لەگەڵام برادرە علاقەی خۆشەویستی بکە من وەکو خۆم قەنەعاتم بە کەپڵایەتی نییە و لە ڕوانگەی ئاینی ئیسلامی شەو هەڵەیە ئیتر پێت خۆشە پێت ناخۆش نییە ئەمە یەکێک لەو خاڵانە خاڵێکی تر لە بەرپرسیارەتی هەست و سۆزیەکانمان کە پێویستەکە ئێمە دایمەن ئاگامان لێ بێ بریتە لە چی؟ بریتە لە من ناوە لێچوونی هەستەکان مستەڵەحێکمان هەیە لە سایکۆلۆجیاڵێ emotional incontinence یعنی سکچوون بۆ معلوماتان یعنی لێچوون یعنی عەتفەکانی خۆی بۆ کۆنتڕۆڵ ناکرێت لە فەیسبوک کۆمنتێ شتێکی بەدڵ نییە کۆمنتێک نووسێ دا ئەبارێ بەسەر ئاژدا و ئابایە باوکی منەوە ئەو پەڕی پێنەگەیشتنە ئەو پەڕی نەبوونی بەرپرسیارەتیە تۆ بم کۆمنتەی خۆت ڕاستە خۆ بەتاڵەکەیتەوە خۆ مرتاحەکەی بۆ معلوماتان گرەیەکی گەورەی دەرونیە ئەو کۆمنتانەی کەی بینن ئەو قسانە نەشیاوانەی کەی بینن بەرپرسیارەتیەکی تر کە ئێوە گرنگە بچینە سەری بریتە لە بەرپرسیارەتی ڕەفتاری هەر عایدی خۆتە ئەمیش یەکێک لەو بەرپرسیارەتی ڕەفتارانە چییە؟ دایمە من ڕوومۆچە من نازانم بۆ دایمە من ڕوومۆچە با بزانم پێکەنیم بە پارە نییە و سنتیشی تێ ناچێ زەردەخەنە بەس کوڕان بۆ کوڕانی بکەن کچانیش بۆ کچانی بکەن باشە شتێکی کە هەیە باوە هەندێک کوڕ هەڵێ دکتۆرجان من داوە ئەەکەم بەس داوای کچان واز لە کچان بێنە خۆیان داوای خۆیانەکەن ئێوەش خۆتان داوای خۆتان بکەن باوچی کەواتە لەبەر پرسیارەتە ڕەفتارەکە بریتیە لەوەی کە من دایمە کەسێکی مڕومۆش نەبم خاڵێکی تر لە بەرپرسیارەتی ڕەفتاری چییە؟ بریتیە لە هەبوونی ئەدەب لە مامەڵەکردن لە ڕەفتارە لەگەڵ چواردەور شتێک هەیە نازانم ئەبێتە دیاردەیان نەبێتە دیاردە ئەیلانی کەم دیاردە کاڵین دیاردەی لە سادەی مجتەمع وابێ بریتیە لە کەم ڕێزدانان بۆ مامۆستا و بۆ لخۆمان لە گەورەتر جا مامۆستا چییە وەڵا ئینتەرنێتی شێ بەم شکڵە قسەکردنە بەم بێ ئەدەبیە قسەکردنە من تێناگەم لە کوێی پەروەردەی خانەوادەکانمانە هەیە بەم شێوازە قسە بکرێ لە کوێی پەروەردەی خانەوادەی کوردی موسڵمانی ئەسڵ هەیە کە بەم شێوازە قسە بکرێ کوای ئێمە فێری ئەوە بووین ئێمە فێری ئەوە بووین گەورەیەکە و لەبەری هەستین حاشا لە جەنابتان ئینشەڵای ئەوە وانین بەس خەریکە ئەم شتە زیاکە خەتای باشەکانە ئەگەر ئەمانە زۆر دەرەکەون ئەمانە کە دەرەکەون خەتای ئەوەیە تۆ تەقدیر نانوێنی بۆ مامۆستا تەقدیر نواندن بۆ مامۆستا معنای ماستا و ساردکردنەوە و گەرمکردنەوە نییە تەقدیر نواندن یعنی لەبەری هەستا ئەگەر خلافیشت هەیە لە بیرکردنەوەیە عیلمەکەیشی و پێڕاست نییە ئەو لە تۆ گەورەترە یعنی احترامگرتنی لە خۆ گەورەتر وابزانم شتێکی زۆر مهم نییە و دەستخۆشیش لێ ناکرێت لەسەری ئەبێ بیکەی چونکە ئەسڵ وایە ئینسان بەرپرسیارەتی ڕەفتاری خۆ دەڵگرێت کاکەەوە بۆ جنێ و پیا وڵات وڕێی کردم کاکەەوە بووە و لێ کرد وڵا ئیتر دەفعیان کردم باوکی من خۆتۆ لەمبەرگینی دەفعبی چاوەکەم تۆ ئینسانی ئەبێ ئەم هەست و سۆزە خۆ هۆڵبەی بەرپرسیارەتەکەی هەڵگری کەواتە خاڵێکی ترە لە بەرپرسیارەتی کە زۆر زۆر گرنگە ئێمە ئیشی لەسەرکەین بۆی زۆر لێرە نەمێنمەوە چمە سەر خاڵی دووهەمی بەرپرسیارەتی یەکەم وتمان خۆتی دووهەم خۆت بەرامبەر ئەوانی تر کۆمەڵگا خانەوادە وڵات نیشتیمان ئەمانە هەر یەکێک لەمانە بەرپرسیارەتی هەیە
یەکێک لەو بەرپرسیارەتی هەتە بەرامبەر بە دینەکەتە، تەقدیردانانە بۆ ئاینەکەت، ڕێزگرتنە لە ئاینەکەت. هەر ئاینەکەشت فێرتەکە ڕێز بگری لە ئاینی غەیری خۆت، کە تۆ مسلمانی فەزڵێکی زۆر مهم نییە کە شوفشکەی مەسەر غەیرە مسلمانە. برادەرەکەت باوەڕی بەخوا نییە، بە ئەخلاق و بە ئەدەب زۆر جار هەبووە کەسێک باوەڕی بەخوا نەبوو گەڕاوەتەوە، کەواتە ئەمانە زۆر مهمە. هەندێک لە بەرپرسیارەتی واکە کەسی گەورە دروستکە. هیچێک لەوانە مامۆستا سەعیدی نورسیە، خوای گەورە لێی خۆشە. مامۆستا سەعیدی نورسی لە بەرپرسیارەتی بەرامبەر بە ئیمانەکەی، بەرامبەر بە نەتەوەکەی لە گەرمەی خراپی و ڕووخانی دەوڵەتی عوسمانی و سەرەڵدانی دەوڵەتی با بڵێن ئەلمانیە تا تورک و ئەمانەیە هەستا زیندوکردنەوەی ئیمان کردی بەرپرسیارەتی ژیانی خۆی هەموو ژیانی بۆ تەرخان کرد. ئێمە ناڵم با ئێمە بین بە مورسی، بەس هەر یەکێک لە ئێوە بەرپرسیارن لە کارێک کە خوای گەورە بۆی دروست کردووی، ئازایەتی تۆ بەرپرسیارەتی تۆ ئەوێ بزانێ ئەو کارە چییە، بیدۆزیتەوە ئیشی لەسەرکەی. ئەم پرۆسەیەش گەنجە بەڕێزەکان برایانی خۆشەویستم کچەکان خوشکان، ئەم پرۆسەیەش پرۆسەیەکی درێژخایەنە، ڕێڕەوێکی دوور و درێژە، کاتێکی دیاریکراو نییە بڵێ فلان ڕۆژ پێیەگەین 3 دقەمەوە من تەواو بم پێشەوەی تهدیدکەی بە قوربانی تۆم. خاڵێکی تر لە بەرپرسیارەتی نواندن بریتیە لە بەرپرسیارەتی نواندن بەرامبەر بە خانەوادەکەت. ئەوانەتان باوکتان هەیە، ئەوانەتان دایکتان هەیە. زۆر جار هەیە دایک و باوک لێمان ڕازی نابن، طەبیعیە. دایک و باوک ئەبێ لە 4 شتا ئاگای لە مناڵەکەی بێ و ئەبێ لێپرسینەوەت لێ بکا، و ئەگەر بە دایک و باوک ئەبێ لەو 4ەیە ئاگاو لە مناڵەکەت بێ ئەبێ لێپرسینەوەی لێ بکەی. 4 شتی زۆر گرنگە. یەکەمیان کاتێک کە زانی مناڵەکەی ئەخلاقی خەریکە لە دەستدا بەدڕەوشتە بێ ئەبێ تەداخولی ژیانت بکە. دووهەمیان کاتێ زانی ئاینەکەی خەریکە لە دەستدا. سێهەمیان کاتێ زانی ئەمن و ئاسایشێکێتە خەتەرە و خەریکە لە گروپێکی لادەرایە. چوارەمیان کاتێ زانی تەندروستی جەستەیی یان دەروندروستیەکەی خەریکەکەتە خەتەرە بێ دایک و باوک ئاگای لێت بێ. پێویست ناکات دایک و باوک دایک تەلەفۆن بۆکە ئاخر کەس جواب بدەیت و دوودایمە حساب بۆ باوک دوو لە جەناب دیانی. هەندێک کەسمان هەیە وایە باوکی من ئەو ڕۆژەی کە باوکت لە دەستدا پەشیمانی ناخوات. خاڵێکی تر لە بەرپرسیارەتی کە ئێمە زۆر گرنگە هەڵی گرین بەرامبەر بە خۆمان بریتیە لە بەرپرسیارەتیکردن بۆ ئەو زانکۆیە و کارکردن لە دوای زانکۆ. ئەو کاری کە دەستەکەوێ بەڕێزان، کارکردن هەر بۆ خۆی یەشێکە لە ڕێگاکانی دەرەندروستی. ئینسان کارێکی هەبێ با پارەکەشی لە سەرەتایەکەم بێ، ئەم کارە وات لێکە خەڵکی تر بناسی، تێکەڵاوی خەڵکی تر بی، خەڵکی تر وات بکەی توانەکانی خۆ بسەلمێنی. ئەمە پێویستی بەوە هەیە دوو جۆر لە لێهاتووی سەرەکی بزانن. لێهاتوویشیان پێوتە لێهاتوویە کەسیەکان هەمومانێکش ئەمانەوێ خۆ ڕێخستن و کات ڕێخستن و پلاندانان. لێهاتووی دووەمیان بریتە لە لێهاتوویەکانی پیشەکەت گوناحباری بەرپرسیاری. ئەگەر تۆ ژمێریاری تەخەڕوجەکەی نازانی حسابات بکەی، معقول نییە لە مختبەر تەخەڕوجی کردووە 3 ساڵە 3 ساڵیشە بە خۆبەخش لە مختبەرێکە 6,000 فەحسەکە غەڵەتەکە. پزیشکێکی نازانی تا ئێستا سۆندەیەکی مەعیدە بۆ نەخۆشێک دابنێ. کارەساتی مرۆییە. ئەمانە پێوتە لێهاتووی ئیشەکەی خۆت. یعنی چی مهندسی تو 3 ساڵە لەگەڵ فڵان کەسا ئیشەکەی نازانی پیاو نایەرە بەلای بیناکەیە بڕوە، یعنی جاری وایە. بەرەو ئەمە بەرپرسیارەتیە پێویستە کاوەرێگری. خۆی عادەتەن قادورمە لەسەرەوە پاکرێتەوە. ڕاستە جاری وایە سەرەوەی قادورمەکە پاک نییە. خوارەوە هیچ نەبێ با خۆمان پاکەینەوە. هیوادارم پەیامەکەم گەیشتە بێت تۆ بەرپرسیاریت، چونکە جاری وایە بەرپرسیارەتی ئەدبا بەرەو کوشتن. نمونەش قازم محەممەدە خوای گەورە لێ خۆش بێ، پێش ئەوەی ڕاکە وتی با خۆم بکوژن پێش ئەوەی شعبەکەم بمرێ. هیوادارم هەر یەکێکتان ببنە باشترین کەس کە ئەبێ ببی، لە من باشتر بی، لە دایک و باوک و برادەرەکانە باشتر بی، بەس بە 2-3 مرج بە ئەدەب بە، خۆ بە گەورە مەزانە، خزمەت کە، بەرپرسیارەتی و کە هەڵگر عەزابی دنیا ئەخۆی، خەڵکی دنیا ئیهانەتەکە، خەڵکی دنیا قسەمان پێ ئەڵێ، هەر یەکە و بە خەڵکی شوێنێک دەزانێ. خاڵی چوارەم ڕقت لە هیچ کەسێک نەبێ. عیبە عەشرەت و عەشرەت، شار و شار، ئەمە هەولێرە، ئەمە سلێمانیە، ئەمە ڕانیە، ئەمە دووەکە. بابە هەمووی مسلمانە، هەمووی کوردە، هەمووی ئینسانە، هەمووی بەشەرە. نە تۆ مهمی خەڵکی هەڵەبجەی، نە من مهمم خەڵکی سلێمانیم، نە تۆ مهمی خەڵکی هەولێری، نە مهمە خەڵکی کۆیە یا هەر شارێکی ترە. لەبەرەوە گرنگە بەم شێوازە مامەڵە بکەین. جارێکی تر من سپاسی جەنابتان دەکەم، سپاسی ئامادەبوونتان دەکەم، ڕێکخران دەکەم، موفەق ئینشاءالله خواتان لەگەڵ بێت.